ئازان من لا هەرجەیەکم سڵایەتان لەوێت بەیانتان باش بێ بۆ هیواین دەستپێکی ڕۆژێکی پڕ لە خۆشی و کامەرانی بێ بۆ هەموو لایەکتان خۆشحاڵین ئەمڕۆژ پێتان شادەبینەوە بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سود لا بڕگەوابەتەکانمان بینن خۆشەویستان بۆ ئەمڕۆژمان سێتەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردن لە پرۆگرامەکەمان لا تەوریکەم و سەرتاماندا باز لا دەستپێکردنەوەی داوامی خوێندنەکەین لە شاری کەرکووک وەگەزانین کە ماوەیەکە داوامی خوێندن ئاسایی بۆ تۆ لە شاری کەرکووک و دەستی پێکردەوە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە کێشەکانیان بۆ داوامی خوێندنی ئەم ساڵ چییە و تا چەند شوێنی خزمەتگوزاری و قوتابخانەکان بەردەستن بۆ ئەوەی کە خوێندکاران بتوانن بە شێوەیەکی باش تێدا بخوێنن لە هەمان کاتیشدا ملاکی مامۆستایان تا چەند لە ئاستی پێویستدا و چیان کردو بۆ نەخۆشی کۆرۆنا وەکەزانین لە ئێستادا نەخۆشی کۆرۆنا لە ئاستێکی مەترسیدادایە بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە لە نێوان خوێندکاران و مامۆستایاندا بڵاو نەبێتەوە ئەمە تەوەری یەکەمان دوا بەدوای چینە سەر تەوەری دووەمان باس لە دیاردەی ئاژەڵی بەڕاکەین وەگەزانین کە ڕۆژانە ئەگەر سەرنج بدەین ئاژەڵێکی زۆر و بەرەڵا هەیە لە شەقام و کۆڵانەکان ئەمە بڕۆ باس لەوە دەکەین کە ڕێکخراوەکان چیان کردو شارەوانی چی کرۆ بۆ ئەوەی کە ئەم دیاردەیە نەهێڵێ و تا چەند شوێنێکی پێویستیان بۆ ئامادە کردوون بۆ ئەوەی کە ئەم ئاژەڵانە بخەنە ئەو شوێنانەوە بۆ ئەوەی کە زیان بەر هاوڵاتیان نەگەێنن ئەمانە و چەند تەوەر و بڕگێکی ترمان هەیە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان ببینن بەڵێ عزیزانم ئێستاش پەیامنەرمان گۆران باشەوەیکی ڕاستە و خۆ لە مەراسیمی بە خاکسپاردنی لیوا مەحموود بێسەریەوە لەگەڵمانە گۆران سڵاو لێوە بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە ئەم مەراسیمە چۆن بەڕێوە دەچێت بەڵێ کۆژین بەیانی ئێوە بەیانی تاوی بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئێوارەی ڕابردوو بەهۆی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناوە فەرماندە لیوا مەحموود بێسەری یەکێک لە فەرماندە یەکێک لە تێکۆشەرەکانی یەکێک لە کەسایەتی کۆمەڵایەتیەکانی عەشیرەتی بێسەری بە پەتای نەگریسی کۆرۆنای گیانی لەدەستدا من ئێستاکە لە مزگەوتی بێسەریم لە گەڕێکی ئازادی وا بڕیارە دوا بەدوای ڕێکارە ئاینەکان لە مزگەوتەوە بەڕێبکرێ بۆ گۆڕستانی سەلیم بەک منەمە ئاماژە بۆ بدەم کە وێنەگرەکەم هاوکارم بە ئێستاکە من لە مزگەوتەکەم کەسانێکی زۆر خەڵکانێکی زۆر پەرۆشن بۆ گیان لە دەستدان و ماڵاواییکردنی ئەم فەرماندەی لیوای سکرتارێتی سەرۆکمان جەلال کە هەموو کەس لە دوور و نزیکەوە ئەم تێکۆشەری دەناسی هەموو فەرماندەیەک هەموو پێشمەرگەیەک هەموو تێکۆشەرێک هەموو کەسایەتیەکی کۆمەڵایەتیش کە خاوەن کەسایەتیەکی گەورە بوو و هەموو کەس پەرۆش بوو بۆ گیان لە دەستدانی بۆی ئەمڕۆوە بڕێرە بە ئامادەبوون و بە بەشداری ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حزبی حکومی و کەسایەتی ئاینی و پیاماقوڵان دوای ئەوەی کە ڕێکارە ئاینەکان ڕێوڕسمە ئاینەکان لە نێو مزگەوتەکەدا تەواو دەبێت لە ڕێوڕسمێکی شایستەدا بەڕێ دەکرێت بۆ گۆڕستانی سەلیم بەک حتمما لێرەدا کۆمەڵێک کەسەیە لێرە لە دەروی کاری سەربازی خەڵکان و خزمانی خۆیان لێرن و دۆستان و کەسایەتیەکان لێرن کە دەیانەوێت لە ڕێگەی ئەم ڕێکارە ئاینی و دۆ بەدوای ئەوە بەڕێکن بۆ بزان لێرەدا گەرەمان قسەمان بکەن سڵاوتان لێبێ مامەجان ئەگەر قسەیەکتان هەبێ هەموو کەسایەتی کاک مەحموود هەموو دۆستێک هەموو خزمێک خاوەنی چ کەسایەتێک کاک مەحموود کەسایەتێکی زۆر کورتپەروەر دڵسۆز پێرمەگەی دێرین پێرمەگەی سەرەتایی کەسێکی بەڕاستی بۆ شەهیدان و بەڕێ و زۆر بۆ ماڵی مام جەلال زۆر زۆر دڵسۆز بوو یعنی حساقە کوڕێکی خوا ڕۆشتەوە وەکو عەشەتی بێسەریش بەڕاستی زۆر زۆر کەسێکی دڵسۆز بوو بۆ کەسەکانی خۆی و بۆ پێشمەرگە و بۆ شەهیدان هەنی بەڕاستی دڵسۆز بوو بەڕاستی کەسادیان هەموو هەچەند باسی بکەی یعنی بە قسە تەواو نابێ بۆ کەسێکی زۆر کۆمەڵایەتی یعنی بەڕاستی لە شارباژێ ڕۆی دێنەمەوە لە کوردستانەوە پیاوە دەستی پێوە دیار نەبێ هاوکاری خەڵک هاوکاری کەسانیە کرد سەردانی خزمانێک سەردانی خزمان زۆر زۆر یعنی یەک نەخۆش نەماوە سەری لێ نایەت شەهید لێ نەماوە سەری لێ نایەت ینی بێوەش نێ نەماوە سەری لێ نایەت بەڕاستی زۆر زۆر سپاس کۆژی من جارێ دەگەڕێم و لای ئێوە هەڵبەت لە ڕۆماڵکردنی ڕێوڕسمی ناشن و بە خاکسپاردنی هەم کەسایەتی عەشیرەتی بێسەری و هەم فەرماندە هەم تێکۆشەران پێشمەرگەی دێرین و هەم فەرماندەی لیوای سکرتارێتی سەرۆکمان جەلال
بەردەوام دەبین کە پاشکەمێکی تر وا بڕێرە لە مزگەوت دەردەکرێت و بەرە گۆڕستانی سەلیمەکە لە شاری سلێمانی بەڕێدەکرێت. من لەگەڵ ئێوەدا دواتر ئەگەڕێمەوە و ڕێڕسمەکە دەگوێزینەوە. بەڵێ سوپاس بۆ پامێرمان گۆران کابەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستی بنەماڵە بەڕێزەکانەکەین بەو هیواین کە دوان نەخۆشی بنەماڵەکەیان بێت. بەڵێ عزیزانم هەروەکوتمان لا تەوەریەکەم و سەرەتاماندا باس لا دەستپێکردنەوەی داوامی خوێندن ئەەکەین لە شاری کەرکووک بزانین کە لەم ساڵدا لەگەڵ دەستپێکردنەوەی داوامی خوێندن چ کێشەیەک هەیە و تا چەند شوێنی تایبەت بە خوێندکاران و خزمەتگوزارەکان لە ئاستی پێویستدان بۆ ئەم ساڵی خوێندن لە شاری کەرکووک. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین لەگەڵ بوونی نەخۆشی کۆرانادا ئەوان ئامادەکاریەکانیان چییە بۆ ئەوەی کە ئەم نەخۆشی لە ناو خوێندکاران و مامۆستادا زیانەکات. هەر بۆ مەبەستەش باشەیەکی ڕاستەوخۆ لە ئاستۆدەکانمان لە کەرکووکەوە مامۆستا کەمال شەریف سەرۆکی لقی کەرکووک و یەکێتی مامۆستایانی کوردستان لەگەڵمانە. مامۆستا سڵاو لێوێ بەیانیت باش بێت. ئەمەوێت سەرتا بزانم لە کێوە داوامی خوێندن لە شاری کەرکووک دەستی پێ کردووە. بەڵێ پێچێت بە باشی گوێ بیستی دەڵمان نەبێت. بەڵێ ئازارم هەروەکوتمان لا تەوریەکەم سەرتاماندا باس لە دەستپێکردنەوەی داوامی خوێندن ئەکرین لە شاری کەرکووک. بزانین ئامادەکاریەکانی ئەم ساڵ چیە بۆ دەستپێکردنەوەی داوامی خوێندن لەگەڵ بوونی نەخۆشی کۆڕۆنادا ئەوان تا چەند هەوڵیان داوە کە ڕێکارەکان تونند و تۆڵتر بکەن بۆ ئەوەی کەم نەخۆشیە لە ناو خوێندکاران و مامۆستایاندا بڵاو نەبێتەوە. لە هەمان کاتیشدا لە ڕووی پێداویستیەکانی تایبەت بە نەخۆشی کۆڕۆنا دەستکێش دەمامک تاقیم ئەمان چیان کردو بۆ ئەوەی کە بۆ خوێندکاران و بۆ مامۆستایانی دابینکەن. لە هەمان کاتیشدا بێگومان لەگەڵ دەستپێکردنەوەی داوامی خوێندندا ساڵانە کۆمەڵە کێشە ڕوودەدات. ئەو کێشانە ئێمە ئەمڕۆ باسەوانە دەکەین کە تا چەند میلاکی مامۆستایان لە ئاستی پێویستدایە و تا چەند قوتابخانەکان لە ئاستی پێویستدان. دواتر وچانێکی کورد وەردەگرین و دەگەڕین وڵاتەن.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوامین هەروەکوتپان چاوەری یەکەم و سەرەتامان باس لا دەستپێکردنەوەی داوامی خوێندن ئەەکەین لە شاری کەرکووک بزانین کە ئامادەکارەکان بۆ دەستپێکردنەوەی داوامی ئەمساڵ لە شاری کەرکووک چۆن بەڕێوە ئاچێت هەر بۆ مەستەش بەڕێز مامۆستا کەمال شەریف سەرۆکی لقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان باشێکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە کەرکووکەوە لەگەڵمانە مامۆستا سڵاو لێ بۆ بەیانیت باش بێت سەرتامێ بزانم کە لە کێوە داوامی خوێندن لە شاری کەرکووک دەستی پێ کردووە. سڵاو لە ئێوەی بەڕێزیش ڕۆژتان باشە کوردستانیانی ئازیز بەڵێ ئێمە لە 12/2020 دەست بەکاربوونی مامۆستایان دەستی پێکرد و هەروەها ڕۆژی 29/11 واتە یەکشەمی داهاتوو دەستپێکی داوامی خوێندنگاکان دەست پێ ئەکات لە شاری کەرکووک بەڵێ ئەم دەستپێکردنە کە وا بڕیارە لە هەفتەیەکە یەک ڕۆژ بۆ هەموو قۆناغەکان دەست پێ بکات بەڵێ ئێمە وەکو مامۆستایانی کەرکووک و لێرە خوێندکاران وابزانم هیچ سوودبەخشێک سوودی لێوەرناگرن لەو ڕۆژەیە لە ڕۆژێکە واتە لە مانگێکە 4 ڕۆژ کە دەوامی ئاساییە بێت. زۆر باشە. مامۆستا باس لە کێشەکانی دەستپێکردنەوەی داوامی خوێندنی ئەمساڵ بکەین لە ڕووی مامۆستاوە تا چەند ئێوە کێشەتان لە میلاکی مامۆستا هەیە ئەمساڵ؟ بەڵێ وەکو مامۆستا لە خوێندنگاکانە کەم و کورتی هەیە بای ئەوەندە بەڵام بەعام بەگشتی قۆناغەکانی بابلین سەرەتایی و ناوەندی دواناوەندی بەگشتی مامۆستا هەیە لە خوێندنگاکانە بەس لێرە ئێستا مامۆستایان کێشەیەکیان بۆ دروست بووە چونکە هەر ئێمە وەکو مامۆستایانی کەرکووک سەر بە خوێندنی کوردی ڕێژەکەمان 7,751 مامۆستا و فەرمانبەرە بگرە ئێمە مامۆستای ناوەندشمان هەیە لە ناو خوێندنگاکانە. بەڵێ مامۆستا نەبوونی موچە وەکەزانین کە ماوەیەکی زۆر موچە نەدراوەتە هاوڵاتیان تا چەند کاریگەری هەیە لەسەر داوامی خوێندن لە شاری کەرکووک و بە تایبەت لەسەر مامۆستایان. بەڵێ نەبوونی موچە بەڕاستی بۆتە کێشەیەکی سەرەکی مامۆستا چونکە ناکرێ مامۆستا بە گیرفانی بەتاڵەوە بڕاتە پۆلەکانی خوێندن بگرە ئێمە وەکو مامۆستایانی خوێندنی کوردی تا ئێستاکانە لە ساڵێکە 4 موچە وەرگیراوە 5 موچە واتە موچەی مانگی 4 و 5 و 6 و 7 و 8 کەس نەیزانین چی لە هاتوو ڕاستەوخۆ دابەشیان نەکرد حکوومەتی هەرێم بەڵام یەکسەر هاتە سەر مانگینۆ کە هاتە مانگینۆش ئیساکانە وا مانگی 11 تەواو بوو ئەم مامۆستا بەڕێزانە تا ئێستاکانە بابلێن مامۆسانی ناوەند لە کات و ساتی خۆیان موچەکە وەرەگرن مامۆسای هەرێمیش لە هەمان کاتە و لە هەمان ساتە کە داوامەکەن لەو خوێنەرگایە موچەکانیان دواکەوتووە و دابش نەکراوە تا ئێستاکانە. بەڵێ مامۆستا لە ڕووی مەنهەجی خوێندن و مەنهەجی کوردی ئەمێ بزانم لەو شارە چۆن وانەکان دەخوێنرێت و لە هەمان کاتیشدا تا چەند کێشە هەیە لەگەڵ مەنهەجی کوردیدا لەم ساڵدا. بەڵێ مەنهەجی خوێندنی کوردی بگرە مەنهەجێکە زۆر پێشکەوتووە زۆر زانستیە زۆر سوودبەخشە بە خوێندکاران بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە لێرە تەمەشای ساڵی پارمەکە کە لە بەرکورانە تا نوێی ساڵ داوامی ئاسایی کراو بەڵام لە ئێمە لێرە دوو مەنهەجمان هەیە دوو بەرگمان هەیە لە پۆلی 4 تا 6 بەرگی یەکەممان هەیە و بەرگی دووەممان هەیە ئەگەر بێت و لە نوێی تا نوێی ساڵ بەرگی یەکەم دەخوێنرێت و لە دوای نوێی ساڵ کە دەستپێکردنەوەی بابەتەکان بەرگی دووەم دەست پێکرد دەکاتەوە و لە هەمان کاتە کۆتایی ساڵە ئەو با مەنهەجانێک کە داخلە بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ بەرگی یەکەم و بەرگی دووەمە ئەمە ئەبێتە هۆی سەرلێشێوانی خوێندکاران ئەجا بۆیە من لێرەوە داواکارم ئەو بەرگی یەکەم و بەرگی دووەم لە کاتی تاقیکردنەوەکانە بێتە هۆی
کۆرسات ئەوەی لە نێتانی وێ ساڵ خوێندرا نەخوێندرێتەوە ئەوەی لە دوای نوێ ساڵ خوێندرایەوە ئەوە داخل بێ بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵە. بەڵێ مامۆستا بڕیارە کە هەردوو وەرزی خوێندن بخوێنرێتەوە لە شاری کەرکووک؟ هەردوو وەرز تا ئێستاکانە عادەتی بۆ ساڵی بۆ ئیم ساڵەکە تا ئێستاکانە نازانرێت دەوام چۆنە بێت دوا ئەکەوێت دوا ناکەوێت نازانین بەڵام ئەگەر بێت و دەوام ئاسایی بێت بەڵێم هەردوو وەرزەکە وەرزی یەکەم و وەرزی دووەم دەخوێنرێت و خوێندکاران هەردوو بابەتەکە بەری یەکەم و بەرگی دووەم دەخوێن و بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ داخلە بن. بەڵێ مامۆستا ئەمێ بزانم کە لە ڕووی شوێن لە ڕووی ئەو قوتابخانانەی کە هەیە لە ڕووی خزمەتگوزاری خوێندنەوە تا چەند لە ئاستێکی پێویستدان بۆ دەستپێکردنەوەی داوامی خوێندنی ئەم ساڵ؟ والله بەنسبەت ساڵی داهاتوو ئیمساڵەکە کە دەستپێکردنی خوێندنگاکان ئێمە وەکو بابلین وەکو مامۆستایان وەکو ئەمانە خوێندنی کوردی زۆر باشترە لە داوامەکانی دیکە وەکو بابلین شوێن وەکو کەرەستا وەکو ئۆشتانە وەکو زۆر شت بابلین دابین کراوە وەکو خوێندنی کوردی بگرن لە قوتابخانەکانی تریان لە خوێندنگارەکانی عەرەبی یان تورکمانی زۆر باشترە. بەڵام لێرە دەبێت کە بڕیارە لە هەفتەیەکە یەک ڕۆژە داوام بکرێت و باقی ڕۆژەکانی تر بە ئۆنلاین بێ. لێرە تا ئێستا هیچ ئامادەکاریەک نەکراوە بۆ ئەو مامۆستایانە تەنها جگە لە 25 مامۆستا کە خولیەک کرایەوە بۆ ماوەی 3 ڕۆژ ئەویش یەکێتی مامۆستایان سەرپەرشتی ئەو خولەی کرد یەکێتی مامۆستایان هەستا بەکردنەوەی ئەو خولە بۆ 25 مامۆستا کە سوودبەخش بێ بە ئۆنلاین دەبێت هەموو مامۆستاکان بەشدار بن خولیان بۆ بکرێتەوە بۆ ئەوەی کە لە ڕۆژبلە و ڕۆژانەی کە بابلین دەوام ناکرێتەوە خوێندکاران نەماڵەوەن ئەو مامۆستای پەیوەندی ڕاستەوخۆ هەیە. ئەمە من پێم نازان تا چەند سەرکەوتووە بێ بەڵام من لێرە لە کەناڵە جوانەکەی بەڕێستانەوە داواکارم کەناڵێکی پەروەردە بە کوردی بکرێتەوە بۆ سوودبەخشی خوێندکاران بگرە ئێساکانە ئێمە وەکو لە ناو خوێندنگاکانە ناوەندی و دواناوەندیەکان تا ڕادەیەک زۆر ئاساییە کە بەڵ ئۆنلاین بێ بەڵام خۆناغی سەرەتایی پۆلی یەک ئەگە مامۆساکە لە پۆلە لەگەڵیان نەبێ پیت فێر نابێ ژمارە فێر نابێ چکە ساڵی پار ژمارەکان با پێ لێم تەواو نەکراوە هێشتا پیتی پارەکە ماوە کە چەند پیتێکە 4 بۆ 5 پیت هین خوێندنگاکان هەیە چەند خوێندنگایەکەیە 5 پیتیان ماوە تەواویان نەکردو ئەمە ئەبێتە گرفتێک بۆ ئەو خوێندکارە بۆ داهاتووی چکە ئەو پیتە ناناسێتەوە بۆیە من ینی چارەسەرێکی تۆقمە دابدرێ بۆ خوێندکارانی پۆلی یەک چکە پۆلی یەک بناغەیە کە بناغەی باش بوو ئەو خوێندکارە لێ مەترسا ئەگەر بێت و پیتەکان بە تەواوەتی نەناسی ئەبێتە گرفتێک بۆ سەرجەم قۆناغەکانی تا خوێندن تەواو بکات. بەڵێ مامۆستا باست لە خوێندنی ئۆنلاین کرد بێگومان پێویستان ساڵ خوێندکاران بە تایبەت لە شاری کەرکووک هەم لە ناوپۆلەکان داوانەکانیان بخوێنن هەمیش لە ڕێگەی ئۆنلاینەوەوانەکانیان بخوێن. ئەمێ بزانم کە ئێوەی مامۆستایان تا چەند هەوڵتان داوە ئاسانکاریکەن بۆ خوێندکاران لە کاتی خوێندنیان بە شێوەی ئۆنلاین. تا خوێندنگا نەکرێتەوە چۆنیەتی چونکە ناتوانی تۆ تا ئێستاکانە خوێندکار هەیە مۆبایلێکی کامیلی پێ نییە ماڵ هەیە تا ئێستاکانە ئەتەرنێتی نییە ماڵ هەیە تا ئێستاکانە هەر مانای ئەو شتانە هەر نازانێ ئەمە بابرین ئۆنلاینە ئەو شتانەیە بۆیە دەبێت ینی چارەسەرێکی گونجاو دابدرێت بۆ ئەو مامۆستا و لە نێوان مامۆستا و خوێندکاران کە ئەو بابەتە بگەێنێ بۆیە منەڵێم قۆناغی بابلین هۆڵدان بە ئۆنلاین لەگەڵ خوێندکارانە زۆر قورسە بێت چونکە کاتی ئەوێت ئەگەر بێت و کەناڵەکە بکرێتەوە زۆر باشترە چونکە کارەبە لە ڕووی کارەباوە لە ڕووی هەموو کاتەکانیە ئایا
ئەو مامۆستایە کە کاتی هەیە ئەڕواتە ڕاستەخۆ لەگەڵ خوێندکارەکانت بە ئۆنلاین دەرسەکان پێ ئەڵێتەوە ئایا ئەو خوێندکارە ئامادەیە لەو کاتێ ئایا ئەو خوێندکارە لە ماڵەوە کارەبای هەیە اینجا بۆیە من لێرەوە ئەڵێم ئەگەر بێت و بابەتەکان کەم کرێتەوە بابەتی زانستیەکان بە تەواوەتی بخوێندرێت بابەتی گرنگەکان گرنگی پێ بدرێت بابەتە گرنگەکان گرنگی پێ بدێت و لە نێوان مامۆستا و خوێندکارە. بەڵێ مامۆستا ئەمە بزانم کە وەک ئەزانین لە ئێستادا نەخۆشی کۆرۆنا لە ئاستێکی مەترسیداردایە و لەگەڵ دەستپێکردنەوەی داوامی خوێندن لە شاری کەرکووک ئەمە بزانم کە ئامادەکارەکانی ئێوە چیە بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە لە ناو خوێندکاران و مامۆستایاندا بڵاو نەبێتەوە. بەداخەوە ئەم نەخۆشی نەیجیسە بووە هۆی لە دەستدانی کۆمەڵێ مامۆستا لە شاری کەرکووک بەڕاستی ئامادەکاریەکان دەبێ هەر کەس و لە لای خۆشیەوە دەبێت ئامادەکاری بکە. ڕاستە ئێمە وەکو خوێندنگاکان ئەتوانین ئامادەباشیە بگین ئەو بابلین لەلایەن کۆگای خوێنی کوردیەوە کەرەستە دابش کراوە بۆ خوێنکە بابلین بۆ خوێندنگاکان بەڵام ئەوە بە پێی پێویست نییە چکە ژمارەکەی کەمە جیها ئەو جیازی کە پشکنینی بۆ خوێندکارەکە دەکاتیان بۆ ئەو مامۆستایە کە بزانێت تا چەند پلەی گەرمیەکەی بەرزە ئەتوانین ئەوانە پشکنینیان بۆ بکەین بەڵام لە ڕووی بابلین دەستکێشەوە یان لە ڕووی دەمامکەوە وەکو پێویست تا ئێستاخانە دابش نەکراوە کراوە بەس ژمارەکەی زۆر زۆر کەمە ئەمە لەلایەن خوێنی کوردیەوە کۆگای خوێنی کوردیەوە دابشکرا و دەبێتیش هاوڵاتی ئەو کە سوکاری خوێندکاران هاوکاری خوێندنگاکان بن هاوکاری مناڵەکانی خۆیان بن کە کاتێ سەردانی قوتابخانە ئەکەن بە ئامادەباشیشی باشەوە چونکە ئەو دەمامکە لەوانەیە بۆ تاقێک ئەتوانی بەکاری بێنی دوای ئەوە لەوانەیە نەتوانی بەکاری بێنیتەوە دەبێت ئامادەباشیشی باشتری بۆ بکرێت. بەڵێ مامۆستا وەکو دوامین پرسیارم ئەمێ باس لەوە بکەین چیتان کرەوەی کە خوێندکاران ژمارەی کەمیان لە ناو پۆلێکدا بن بۆ ئەوەی کە لە یەکتری دوور بن و لەم نەخۆشیە بە دوور بن. بەڵێ ئێستا ئامادەباشی کراوە بۆ هەموو بابلێن قۆناغەکان ئێستاخانە وەکو هەر بەڕێوەبەرێک لە شوێن خۆیەوە کە بابلێن ڕۆژانی شەمەش بۆ ئاگاداری ڕۆژانی شەمە لە کەرکووک لەمە دووە دەگەڕێتەوە بۆ داوامی ئاسایی چونکە ڕۆژی شەموان پۆلی یەک دەوامەکە و یەکشەم پۆلی دووشەم پۆلی سێئیتر هەتاکو ڕۆژی پێنجشەم کە پۆلی شەش دەوامەکات. بەڵێ بەڕێوەبەری خوێندنگاکان هەمیان خۆیان ئامادە کردووە پلانیان داناوە بۆ ئەو خوێندکارانە کە هەر بابلین بە پێی ژمارەی خۆی ئەگەر هات و پۆلی لە پۆلێکە پۆلیەک 60 خوێندکارە هەبێ ئەتوانێ ئەم بەڕێوەبەرە لە هەر پۆلێکە دەدا بنە یان 15 دابنە ئەویش بە پێی ئەو مامۆستایانەی کە بابلین وانەکانی پۆلی یەک ئەڵێنەوە ئەمە بابەتی کوردیە ئەمە بابەتی بیرکاریە. بەڵێ هەمووی پلانی دانا و خۆی ئامادە کردو و بۆ ساڵی داهاتوو نازانین تا ئێستا تقریبان هەفتەیە شێکمان ماوە ئیتر بڕیاری کۆتاییە کە داوام دەست پێکات یان کۆتایینی ئەوش لای حکوومەتی ناوەند ئەبێنێتەوە. بەڵێ سوپاس مامۆستا بۆ ئامادەبوون و سوپاس بۆ زانیاریەکانە. بەڵێ سوپاس بۆ مامۆستا کەمال شەریف سەرۆکی لقی کەرکووک یەکێتی مامۆستایانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیەکانمان لا کەرکووکەوە لەگەڵمان بوو. بەڵێ ئازانم ئێستاش پەیامنێرمان کاروان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لا کۆیەوە لەگەڵمانایە هەڵمەتێکی ژینگە پارێزی بەڕێوە ئەچێت. کاروان سڵاو لەوێ و بەیانیت باش بێت ئەمێ بزان زانیاریەکان لەسەر ئەم هەڵمەتە لە لای تۆ چین. بەڵێ کۆژین سڵاو لێوە سڵاو لە بینەرانی گەلی کوردستان هەڵبەتە بابەتی ژینگە پارێزی لە ئێستاە تەواوی هەرێمی کوردستان بە تایبەتر لە شاری کۆیە زیاتر دەنگ و باسی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود چالاکوانانی باری ژینگەی لێکەوتەوە. هەڵبەتە نیگەرانی چالاکوانانی ژینگە ڕاستی ئەو شوێنانەی کەەوە شوێنی گشتین یاخود ئەو شوێنانەی کەەوە
شوێنی تایبەتن بۆ خێزانەکان هەوە بۆ خێزانداری پیس دەکرێن لەلایەن هاوڵاتیانەوە و بە شێوازێکی خراپ لەلایەن هاوڵاتیانەوە ئەم شوێنانە پاشماوی خۆیان لێ کۆ دەکەنەوە و بەجێ دێڵن. من ئەمڕۆ بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بەڕێوەبەری هۆبەی ژینگە پارێزی یاخود پاکردنەوەی ژینگە لە شارەوانی کوێم لەگەڵ دەبێت هەڵبەتە ئەوان ئەمڕۆ هەڵمەتێکی ژینگە پارێزیان هەیە لە بەنداوی سماقۆلی و لە ڕێگای نێوان سلەیمانی هەولێر. زۆر بەڕێز کاک محەممەد لەگەڵم دەبێت زۆر سپاس بۆم دەفەتێکە بە ئێمە بەخشی کاک محەممەدجان بەیانتان باش ئەو زۆر سپاس. ئەو هەڵمەتە ژینگە پارێزیە ماوەی چەند دەبێت دەستان پێ کردووە و ئەمڕۆ لەکوێوە دەست پێ دەکەن؟ ئەم هەڵمەتە ماوەی مانجێک زیاترە لە شاری کۆی دەوروبەری دەستمان پێکردووە لە پێناو پاراستنی ژینگەی شارەکەمان و ناوچەکەمان و تەندروستی هاوڵاتیان. زۆربەی ناوشار و شوێنە ئەو شوێنانەی کە پاشماویان لێفرۆدراوە و ڕێگا دەرەکیەکان هەڵمەت پاکردنەوەمان بۆی ئەنجامداوە لە ڕێگای کۆمپانیای پاپە گروپەوە و ئێستاش ئەمڕۆ هەڵمەتێکمان هەیە لە بۆ شوێنی سەیرانگای لە بەنداوی سماقۆلی بەهۆی ئەوەی پاشماوە و زوبڵ و خاشاشی زۆری هاوڵاتیان کە لە ماوەی پێشتردا هین کرابوون کۆکراوەتەوە. هەڵمەتێکی پاکردنەوەمان هەیە بە هاوکاری و ڕاستەخۆی کۆمپانیای پاپە گروپ. ئەم هەڵمەتە بە کرێکار و ستافی خۆمان لە شارەوانی و هەروەها کرێکار و ئامێر و قەلا بشۆخڵی شارەوانی و کۆمپانیا دەست پێ دەکەین بەو ئومێدەی ئەو شوێنانە پاککەینەوە لە زبڵ و قاشار. ئەگەر پێیان بڵێ ئەو دوای ئەو دەنگۆی کە ڕۆکۆمەلایەتەکەن لەیان هاوڵاتیانەوە سەبارەت بە پیشبینی ژینگە لێکەوتەوە ناڕێگایی لێکەوتەوە ئێوە چون بەدەنگ داواکاری هاوڵاتیانەوە؟ ئێمە بەڕاستی کە دەڵێم بەردەوامی چەند ساڵێکە لەمە بۆ پاکردنەوەی شار و پاراستنی ژینگە، بەڵام لەو ماوەیەدا هەڵمەتێکی زۆر فراوانمان ئەنجامداوە لە هەموو ڕێگا و لەناو گەڕەکەکان و لە شوێنەکان و ڕێنمایی زۆری هاوڵاتیانیشمان کردووە کە هاوکار بن بۆ پاراستنی ژینگەی شارەکە. بەڵام بەداخەوە هەندێک هاوڵاتی بەگوێر پێویست نییە ئومێد دەکەین هاوڵاتیەکان ئەوە بە ئەرکی خۆیان بزانن لەبەرەوەی یەکەم شت پاراستنی تەندروستی خۆیانە ژینگەی شارەکەی خۆیانە. هەڵمەتەکە دەمێکە بەردەوامە لەو پێناوەشدا زۆر هاوکاری لایەنەکانی تری دەستگای حکومی ئەوانی تری ناوشاریشمان بووە بەو ئومێدەی هاوکاری هاوڵاتیان ژینگەیەکی تەندروست لە شارەکەمان بخڵکەن. هۆبەی ژینگە پارێزی لە شارەوانی پێ بەڵێ خۆشینەمە ئەو بابەتە بوو کە لەسەر بواری ژینگە پارێزی لە سووری قەزای پێماوە یەکمان لە دەست پێ کردو. ئەمڕۆ بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان کاروان کابەشێکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمان بوو. ئێستاژە گەڕێنەوە لای پەیامنێرمان گۆران کابەشێکی ڕاستەوخۆ لا پرسەی بەڕێز لیوا مەحموود بێسەری لەگەڵمان بوو. گۆران سڵاو لێبێ دووبارە ئەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆچین. بەڵێ سڵاتان لەبێ جارێکی تر هەڵبەتەوەی کە دەبینرێت دیمەنی ڕاستەوخۆی مەراسمی بەڕێکردنی تەرمی فەرماندە و تێکۆشەر و پێشمەرگەی دێرین و کەسایەتی کۆمەڵایەتی عەشیرەتی بێسەری و فەرماندەی مەحموود بێسەری فەرماندەی لیوای سکرتێری گشتیەکێتی نیشتیمانی کوردستانە کە دەبینرێت لە ڕێوڕسمێکی تایبەت و شایستەدا و بەڕێ دەکرێت بۆ گۆڕستانی سەلیم بەگ لە شاری سلێمانی. پێویستە بوترێت کە لیوا مەحموود بێسەری یەکێک بووە لە فەرماندە تێکۆشەرەکان، یەکێک بووە لە کادرە دەسۆزەکان و یەکێک بووە لە کەسایەتیەکی کۆمەڵایەتی گرنگی هەبووە و هەم لە ناوچە و هەم لە چارچێوەی ئەرک و بەرپرسیارەتی خۆیدا. بۆیە ئەمڕۆ و پاش ماڵاواییکردنی بە پەتای ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا و ململانەیەکی سەخت لەگەڵ ئەو نەخۆشیەدا و لە شاری سلێمانی ماڵاوایی کرد لە تەمەنی 54 ساڵیدا. بۆیە ئەوەی کە دەبیندرێت دیمەنی ڕاستەخۆی ڕێوڕسمی بەڕێکردنە لە مزگەوتی بێسەری لە گەڕێکی ئازادی شاری سلێمانیەوە بۆ گۆڕستانی سەلیم بەگ پێویستە بوترێت کە
محمود بێسەری فەرماندە لیوە محمود بێسەری وە یەکێک بووە لە پێشمەرگە دێرینەکان و یەکێک بووە لە پێشمەرگە قارەمانەکان و یەکێک بووە لەو کەسانەی کە لە ماوەی ڕابردوو لە چارچەوەی بەرپرسیارەتی و ئەرکی خۆیدا دەورێکی ێژیار کاریگەری هەبوو و هەم لە ڕووە سەربازیەکەوە هەم لە ڕووە سیاسەکەوە و هەم لە ڕووی پێگە کۆمەڵایەتەکەیەوە کە هەیبووە ئەوەی کە ئێمە پێشووتر خەڵکمان بین و لێرە هەمووان بووی بە پەرۆشن ئەمش لە چارچەوە ڕوانگەی ئەو دۆستایەتی و ئاشنایەتی کە لەگەڵ تەواوی خزمان و دۆستاندا هەیبووە و لە ماوەی ڕابردوشدا توانیوێتی بەرپرسانانە کاری خۆی بکات و ئەو دەمەی کە فەرماندەی لیوای سکرتێری گشتێکێتی نیشتیمانی کوردستان بووە توانیوێتی بە دڵسۆزانە ئەوەی کە دەبیندرێت دیمەنی ڕاستەوخۆیە کە ناڕێوڕسمێکی شایستە لە نێو هەڤاڵان و کەس و کار و بەرپرسانی حزبی و حکومی بەڕێ دەکرێت بۆ گۆڕستانی سەلیمبەک لێرەدا لەوێش بە ئاماشەوە ڕێوڕسمێکی تایبەتی بۆ ئامادەکراوە و هەموو لا بۆی بە پەرۆشن بۆ لە دەزانی ئەم فەرماندە دەستۆزا بۆ ئەم کەسایەتیە کۆمەڵایەتیە بۆ ئەم کەسە شۆڕەگێڕا یەکێکە لە پێشمەرگە دێرینەکانی یەکێکە لە پێشمەرگە تێکۆشەرەکان یەکێکە لە قاڵبووانی خەباتی بەڵێ جارێ ئەمە دەمانەوێت دیمەنی ڕاستەخۆیە کە لە بەردەم لە شاری سلێمانی بۆ گۆڕستانی سەلیمبەک بەڕێ دەکرێت هەڵبەت ئەو ئاپۆرە ئەو خەڵکی کە دەبینرێت کە چەند بە پەرۆشە بووی ئەمەش ئەوە دەسەلمێنێت کە فەرماندە لیوە محمود بێسەری کەسێکی کۆمەڵایەتی بووە کەسێکی خۆشەویست بووە کەسێکی دڵسۆزی نێو هەڤاڵ و دۆستەکانی بووە و ئەوەندەی هەڤاڵەکانی و هاوڕێکانیشی باس لەوە دەکەن کە لە ماوەی بەرپرسیارەتیدا کەسێک بووە هەتا بڵێ کەسێکی دڵسۆز بووە کەسێکی خۆنەویست بووە کەسێکی بوێر بووە کەسێکی دڵسۆز بووە وە کەسێک بووە هەمیشە بەڵێ ئەوەی کە دەبینرێت ئێستاکە هاوخەمی کەس و کار و دۆستانێکی بۆ لە دەستدانی ئەم فەرماندەیە بۆ ماڵاواییکردنی ئەم تێکۆشەرە کە بەتاقەوە بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا ماڵاوایی کرد و گیانی لەدەستدا لە تەمەنی 54 ساڵیدا ئەوەی کە دیمەنی ڕاستەخۆی بەڕێکردنی تەرمی فەرماندە لیوە محمود بێسەریە بۆ دۆمەنزڵی خۆی لە گۆڕستانی سەلیمبەک ئەوشی کە دەبینرێت ئەو هەموو قسم و کەس و کار و دۆست و هاوڕێ و هەڤاڵانەیە کە هاوخەمن بۆ لە دەستدان و ماڵاواییکردنی ئەم تێکۆشەران فەرماندەیە چونکە لە ماوەی بەرپرسیارەتیدا هەتا بڵێ کەسێکی دڵسۆز کەسێکی قارەمان کەسێکی خۆنەویست کەسێکی بە وەفا بوو هەم بۆ یەکێتی هەم بۆ ڕێبازەکەی مام بۆیە زۆر کات وات ناو دەبرێت کە ماڵاواییکردنی فەرماندە لیوە محمود بێسەری کە خەسارەتێکی گەورەیە چونکە لە ماوەی بەرپرسیارەتیدا کە فەرماند بەڵێ ئێمە هەوڵە دەین بەردەوامە بین لە ڕووماڵکردنی ڕێوڕسمی ماڵاواییکردنی فەرماندە لیوە محمود بێسەری بەردەوام دەبین ئەوی هەوڵە دەین کەمێکی تر بگەرنە بۆ لە ئێوە بەڵێ گۆران سپاس بۆ ئامادەبوونت کەمێکی ترە گەڕینەوە لای بەڕێزت بەڵێ ئازانم هەروەکوتمان لا تەوەری دووهەماندا باز لە دیاردەی ئاژەڵی بەرەڵاکەین لە شەقام و لە کۆڵانەکان بزانین ئەم دیاردێت تا چەند لە ئێستادابوونی هەیە لە هەمان کاتیشدا باز لەوە دەکەین کە ئایا هیچ شتێک کراوە هیچ کار و پرۆژێک کراوە بۆ ئەوەی کەم ئاژەڵانە لەم شەقام و شۆستانە کە ئەمێننەوانێ لەوێ شوێنێکی تایبەتیان بۆ بنیاد بنرێ بۆ ئەوەی کە ئەوان لێ بمێننەوانێ و هەم زەرریان نەبێت بۆ هاوڵاتی و هەمیش سیمای شار ناشرین نەکەن بۆ مەبەستەش بەڕێز نزار کەمال لە پرسایی بەشی خزمەت گوزاری شارەوانی و بەڕێز جوتیا ژاژڵەیی ئەندامی ڕێکخراوی پاکۆ باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانن سڵاوتان لێوێ و بەخێر هاتن سپاس بەخێر هاتن پێش ئەوەی بێمە لای بەڕێزتان ئێستاش راپۆرتێکمان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەرداوامە بین. ماوەی 2 ساڵە زیاتر لە 100 سەگی لەخۆ گرتووە بە خێویان دەکات ناهێڵێت
بە کووچە و کۆڵان و گەڕک و شەقامەکانی شاردا بڵاو بنەوە. کەمال غەفور دەڵێت بۆیە ئەم کارە دەکەم بۆ ئەوەی نەبنەمایی بڵاوبوونەوەی نەخۆشی، چونکە بە وتەی پزیشکان زیاتر لە 200 نەخۆشی ڤایرۆساوی هەن کە لە ڕێگەی سەگەوە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە. تقریبا 2 ساڵە ئەو سەگانە کە بەخێوکن ژمارەیان چەندە؟ تقریبا ئێساگاتە 100 خواردن لە ماڵەکە لە کۆڵانەکان لە سمنان وشتیان بۆ کۆکەمانی و گۆشت لیا فڕێن و ئەیانەمەوێت بۆیە بەخیانەوەی نەسە ناوشار و نەخۆشی بڵاو نەکەن. بە پێو ئامارانە بێت کە دەسمان کەوتون. ئێستا زیاتر لە 5 بۆ 6,000 سەگی بێخاون و بەرەڵا لە ناو شاردا بڵاو بوونەتەوە. بە وتەی پزیشکانی تایبەتمەند بە نەخۆشیە گواسراوەکانی ئاژەڵیش جۆرە نەخۆشیەک لە ڕێگەی لیک و گازلێگرتنی سەگەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ گەر چارەسەری کتوپڕی بۆ نەکرێت ئەوە دەبێتە مای گیان لە دەستزانی کەسەکە. ئەمە شوە کاماژەیەک بۆ بڵاوبوونەوەی ئەو هەموو سەگە بێخاوەنانەی کە ئێستا لە ناو شاردا بڵاو بوونەتەوە و سیمای شارستانی شاریان تێکداوە. چەندەها نەخۆشیمان هەیە ڤایرۆسی بەکتیری مشەخۆری کە هاوبەشە لە نێوان سەگ و مرۆڤە کە بوونی ئەم سەگە بێخاوەنانە لەسەر جادە ئەم مەترسیە زیاتر ئەکەن. بۆ نمونە شتێکمان نەخۆشیێکی ڤایرۆسیمان هەیە ڕێبیست کە خەڵک زۆر لێ ترسێ و حەزەری لێ ئەکا کە لە ڕێگەی لیکی سەگی توش بۆ ئەگوازرێتەوانێ بۆ مرۆڤ. لایەنە پەیوەندیدارەکان تەنها 2 ڕێگەیان داناوە لەبەردەم ئەم هەموو سەگە بێخاوەن و بەربڵاوانەی کە ئێستا لە ناو شاردا بڵاو بوونەتەوە، یان ئەوە تا لە ڕێگەی جۆرە دەرزیەکەوە ئەو سەگانە نەزۆک بکرێن، یان ئەوە تا پەناگەیەکیان بۆ بدۆزرێتەوە. چونکە بە پێی ئامارەکان ئێستا نزیکەی 5 بۆ 6,000 سەگی بێخاوەن لە ناو شاردان. ئەندامێکی یەکێک لە ڕێکخراوەکانی بەرگریکردن لە مافی ئاژەڵانیش دەڵێت ئێمە دەمێکە داوای شوێنێکمان لە شارەوانی سلێمانی کردووە تا شوێنێک وەک پەناگا بۆ ئەم سەگانە دابین بکرێت، بەڵام وەڵامیان نەداوینەتەوە. بە تەنیا بە ڕێکخراو ناکرێ ئەم ئیشە، بە تایبەتیش کە ڕێکخراوەکان زۆربەی زۆری کە هەن خۆبەخشن هیچ لایەنێک نییە کە داعمیان بکاتە ئەم دەقەیەش، بۆیە بە تەنیا ئەم کێشە گەورەیە کە کێشەی شارێک و وڵاتێکە بە ڕێکخراو چارەسەر ناکرێت. لێپرسراوی بەشی خزمەتگوزاریەکانیش لە شارەوانی سلێمانی دەڵێت ئێمە دەمێکە 5 جۆنمزەویمان بۆ ئەو بابەتە تەرخان کردووە و ستافی باشیشمان ئامادەیە و هاوکاری هەموو ڕێکخراوەکان دەبین لە چارەسەرکردنی ئەم دیاردەیە. بەڵام تا ئێستا هیچ کەس بەڕەسمی هیچ جۆرە داواکاریەکی لەو جۆرەی پێشکەش نەکردوین تا بەهانایانەوە بچین و گرفتەکەیان بۆ چارەسەر بکەین. بە تەنیا شارەوانی ناتوانێت ئیشە بکات، پێویستی بە ئەم کارە پێویستی بە هەموو ڕێکخرا و دەستگا حکوومیەکان هەیە و ئەبێ بودجەیەکی باشی بۆ دانرێت. لە هەمان کاتە ئەو پەناگەیانەش پێویستی بە ئیدارە هەیە. هەر چۆنێک بێت لە نێوان ئەم هەموو بێنەوبردەیە لە چارەسەرکردنی ئەم دیاردەیە لە کۆتاییدا سیمای شارستانی شار ناشرین بووە، بۆیە پێویستە هەمووان پێکەوە ئەم گرفتە چارەسەر بکەن، نەک وەکەوەی وەک ئێستا دەبینرێت و وەک خۆی و بەبێ چارەسەرکراوی ماونەتەوە. گۆران سەیدنووری، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ ئازانم لەگەڵتان بەرداوین، ئەچمە لای میوانەکانم دووبارە بەخێر هاتن. ئەمەوێت کاک نزار لەلایەن بەڕێستەوە دەست پێ بکەم. لە راپۆرتەکەەوە پرسیار لێ ئەەکەم کە ئەم دیاردێت تا چەند لە هەرێمی کوردستان بەربڕاوە لە ئێستادا. بەڵێ سەبارەت بەبوونی سەگی سەرشەقام یا سەگی بێخاوەن بڵێن کە ئەمە دیاردەیەکە لە هەموو کوردستانە هەیە و من پێم وایە سەگ مێژوویەکی دووری هەیە لەگەڵ دۆستایەتی مرۆڤە کە ئەگەڕێتەوە بۆ 15,000 ساڵ لەمەوە پێش و ئاژەڵێکە کە ئەتوانێت مرۆڤ لەگەڵ یا بژی. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە مرۆڤەکان زۆر بەکەمی سەگ ڕاگرن بە پێشەوانەی وڵاتانی ترەوە کە ئەمە ژوای کردووە سەگەکان بکەونە سەر شەقام. بۆیە بینین لە وڵاتانە سەگی سەرشەقام زۆر کەمە، بەڵام لە وڵاتی خۆمانە زۆرە و ئەمەش ئەم سەگەش وەکو هەموو جانەوەرێکی کە مافی ژیانی هەیە، پێویستەکە مرۆڤ خزمەتی کە پێویستەکە مراعاتی کە تێگەی اینجا. بەڵام لە وڵاتی ئەمە بەداخەوە
نەتوانراوە سوود لە ئاژەڵی سەگ وەربژیرێت چکە ئاژەڵی سەگ ئاژەڵێکی بەوەفایە ئاژەڵێک ئەتوانێت پاسەوانی بکە ئەتوانێت ڕاو بکە یعنی سفەتی زۆر باشی تایە بەڵام لای ئێمە بێخاوەنە و ئێمە وەکو شارەوانی سلێمانی بۆ ئەو دیاردەیە ڕاستی دەوێت توانیمانە لەگەڵ ڕێکخراوەکانی ئاژەڵدۆستی و ژینگە پارێزیە بتوانین هەماهەنگیە بکەین ڕاستە ئەم ئەرکە ئەرکی شارەوانی نییە بەڕاستی بەڵام بەڵێ ناتوانین خۆمان بزینە لەو ئەرکە و توانیمانە ئەو ڕێکخراوانەی کێنە لامان بتوانین شوێنیان بۆ دابینکەین لە ئێستاە دوو شوێنمان دابین کردووە یەکیان بۆ ڕێکخراوی پاکۆ کە ئێستا لە کاردان و توانیانە شوێن دەستیان دیار بێ و ڕێکخراوی یاسناش هەیە کە ئەم ڕێکخراوەش هاتن 5 دۆنم زەویمان ناونەتێ لە ڕۆژهەڵاتی سلێمانی زۆر باشە دەستەکانە خۆش بێت کاک جوتیاری مەلای بەڕێزت ئەمێ بزان وەکو ڕێکخراوی پاکۆ ئێوە چیتان کردووە بۆەوەی کە ئەم دیاردەیە نەهێڵن زۆر باشە من سەرەتا ینی زۆر مەبەستمە بڵێم ئێمە با ئەومان بیر نەچێت ئێمە کە باسی سەگی بەرەڵاکەین باسی شتێکی بێجیان ناکەین باسی ڕوح لە بەرێکەکەین کە زۆر سیفەتی هەیە کە ئەکرێ لەگەڵ هەموو ڕوح لە بەرێکی ترە هاوبەش بێ وەکو ئێمە برسیە وەکو ئێمە تینووی ئەبێ وەکو ئێمە هەست بە ئازار ئەکا ئەو ئازاری کە ئەوان ئەیبینن ڕۆژانە لەسەر جادەکانە بەڕاستی بێ ئەنداز زۆرە ئەو توندو تیژەی کە بەرامبەر بە ئەوان ئەکرێ یعنی لە سەفەرێکی کورتا دوێنێ و پێرێ من هەتاوەکو چارۆشکەیەکی نزیکی سلێمانی ڕۆشتوم بە دەیان ئەبینیت لەبەرەوە زۆر مەبەستمە کە ئێمە باسی ڕوح لە بەرێکەکەین کە ئازارە چێژێەوە ئەو هەستانەی هەیە کە ئێمە هەمانە ئێمە وەکو ڕێکخراوی پاکۆ بەڕاستی ماوەی نزیکەی 3 ساڵ بۆ 4 ساڵ ئەبێت خۆبەخشانە کۆمەڵێک گەنجین سەرڕای ینی بەڕاستی ئێمەش هەموو ئەو کێشانەمان هەیە کە هەر تاکێکی ئەم کۆمەڵگە هەیەی لە سەر و التزاماتی خێزانی و خوێندن و ئەوانەی خۆمانەوە بەڕاستی خۆبەخشانەیشمان کردووە ئەوانەی کە ئێمە کردومانە بەشێکی پەروەردەیی بووە ئێمە چوینەتە قوتابخانەکان نزیکەی بەداخۆ بۆی کۆرۆنا ئەمە و پرۆژەیەمان وەستاوە بۆ ماوەیەکی کاتی ئیشمان لەسەر لایانی پەروەردەیی کردووە بەڕاستی قسەمان بۆ ڕەنگە بۆ 5-6 هزار منداڵ کردبێ لە قوتابخانەکان ناچوین ئاژەڵی ماڵیمان بۆ بردوون ئەمە وەکو یەکێک لە ئیشەکانمان و لە ڕێگەی سۆشیال میدیای ڕێکخراوەکەمانەوە ئێمە بەردەوام هەوڵمانداوە هۆشیاری گشتی بەرز بکەینەوە لەو بوارەیە ئاژەڵێکی زۆرمان ڕزگار کردووە هەم ئەوانەی کە ینی ئێمە ئیش ئێمە لەگەڵ ئاژەڵی بێخاوەنایە بەڕاستی ئەوانەی کە لەسەر شەقامەکان سیارە لیداون ئەوانەی کە بەداخەوە بێ بڵێم ینی چەند کەیسمان هەبووە کە فیشەکیان پەیوەندراوە لە شوێنە گشتیەکان لە ناو جەرگەی شار حاڵەتی دەرمان خواردنمانەوە کە فریای نەکەوتوین ئەوە ئێستا گرنگترین پرۆژە کە بەلای خۆمانەوە و پێمان وایە چارەسەرەیان سنوورداری ئەم کێشێ سنووردارەکات پرۆژەیەکە بە ناوی TNR واتە تراب نیوتە ریتێرن سەگەکە ئەگریت ئەمەلیاتیەکەی بۆ ئەوی کە زیاد نەکا بێچووی نەبێ و دواتری بیتەوە ئەو ژینگەی خۆی ئەم سەگە بێگومان کە ئەم ئەمەلیاتە ئەکرێت بۆچی کێشەی سەگی بەڕەڵامان هەیە ئێستا لەبەرەوەی سەگا ژەڵێکە لە ساڵێکە بەڵێ لە ساڵێکە دوو جار جوود ئەبێ و بێچووی ئەبێ و هەر جارێکیش ئەکرێت تا 13 بێچووی ببێت و لەم 13 بێچووە نیوەی ئەگەر نیوەشیان حساب بکەین ئێمە مێن ئەو سەگەمەیانەش دوای 6 مانگی تر دیسانەوە ئەوانیش بێچووی تریانە بێ و شارەوانی سلێمانی و پارێزگای سلێمانی بەڕاستی ئەوە زۆر جێی تەقدیرە کە ڕێگریان کردووە لەو ئاخیرانەوە لە هەڵمەتی دەرمان خواردکردن و کوشتنیان ئەوە تا ڕادەیە کێشەکەی زەختر کردوەوە بەڵام لە ڕاستیە ئەوەش حل نەبووە بۆ پێشتر بە ژمارەی ئێجگار زۆر سەگەکان کوژراون بەڵام ئێستا ئێمە لێرە کۆبووینەوە باسی کێشەی زۆربوونەکەیانەکەین بۆیە چارەسەرە دروستەکە ئەوەیە کە ئەمەلیات بکرێت و بەو شێوەیە بێچوویان نەبێت ئێمە دەستمان کردووە بۆەوە بۆ ژمارەیەکی زۆر سەگمان دەستەکانە خۆش بێت کاک نزار کاک جوتیار باسی لەوە کرد چارەسەرێک هەیە بۆ کەمکردنەوەی ژمارەی ئەو سەگانەی کە هەن ئەمە بزانام چارەسەری تر چیە کە لایەن ئێوە گیرا بێتە بەر بۆ ئەوەی کە ئەم دیاردەیە نەهێڵن
بەڵێ لە ڕاستیە چارەسەری دوم ئەوەیە کە پەناگەیان بە دروست کرد ئەم پەناگەیە ئیتر تەبعاً بە لەلایەن ڕێکخراوەکان و خۆبەخشەکانەوە هەروەها بە دامی حکوومەت پێویستەکە ئەم پەناگەیە پاڵپشتی بکرێ و بتوانێت ڕۆژ بە ڕۆژ بەنسبە شارەوانی وەکوتم ئێمە ڕێکخراوی یاسنا بە خۆشحاڵیەوە هاتە پێشانێ لە پێشا شوێنێکمان نایە لە ناوچەی پیشەسازی و دەستیان کاتە ئەرزەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی کە ئەم سەگانەی لێ کۆ بکرێتەوە بەڵێ ئەوان لەوێ بەڕاستی ئیشی باشیان کرد بەڵام دوایی بەهۆی ئەو کارگانەوە کە نزیکە و شوێنە بوون هاتن شەکوایان دەربڕی لە شارەوانی مەجبور ئێمە ئەو زەوێمان لێسانەوە شوێنی شکەمان ناوەتێ لە سنووری ڕۆژهەڵاتی سلێمانی بەڵام لە ڕاستیە تا ئیستا دەستیان نەکردەوە بە کارەکانیان نازانم هۆکارێکی چییە حەزەکەم ئەوە لە خۆیان وەرگری بەڵام ئەگەر بێت و ئەو پەناگەیە بکرێتوانێ ڕوبەرێکی فراوانە ڕوبەرێکی باشە ئەتوانین ئەگەر هەمووشی نەبێت لە ساهشتای ئەو سەکانی کە لەسەر شەقامن کۆ بکرێتوانی و لەوێ خزمەت بکرێ دەستەکانە خۆش بێت کاک جوتیار ئەمێ بزانم کە تا چەند هەماهەنگیتان هەیە لەگەڵ شارەوانی بۆ ئەوەی کە ئاگاتان لە ئیشەکانی یەکتری بێت بتوان ئیشەکان بە باشی بەڕێوە بەرن ئیش ئێمە زۆر پەیوەندی دارە بە ڕاستی بە شارەوانیەوە ئێمە سەردانمان کردوون و ئەوان وەکو کاگنزار وتی و لە راپۆرتەکەشا پێم وابێ باسیەوە کرا کە ئامادەیان دەربڕیوە هەم شارەوانی لە سەروتر لە وەزیری شارەوانی کە زەوی دابین بکەن بەڵام لێرە پرسیارەکە ئەوەیە زەوی ئەم زەویە تۆ بۆ چێ دابین ئەەکەی ینی من لێرە زۆر مەبەستم هەم بۆ شارەوانی ئەوە ڕوونکەم و هەم بۆ خەڵک کە زەویەک بۆ 15-20 گەنجی بێپارەی یعنی داما و ناکرێ بکرێت بە شێڵتەرێک کە یعنی دەیان $1000 تێئەچێ ینی ئێمە بەڕاستی ڕەنگە بڵێم ینی خۆش نەبێ خۆمانەوە قسێ بکەین بەڵام لەبەر ئەوەی ئاژەڵ دۆستەکان زۆر لە سەر و توانای خۆیانەوە هەوڵ ئەدەن لەبەرەوە وا دەرئەکەوێت کە سوپایەکی زۆر گەورە لە ئاژەڵ دۆست و خۆبەخشمانێک کە لە ڕاستی ئەوانە کە لە ڕاستیە ژمارەکە ئێمە لە شارێکی ملیۆنیا ژمارەکە ئێجگار کەمەوە زەختێکی ئێجگار زۆرمان لەسرە لەبەرەوە ئێمە بەڕاستی ئەگەر ئێستش و ساڵێکی تر و دوانی تریش زەویەک دابین بکرێ بۆ ڕێکخراوێک زەویەکی ڕوتەن کە هیچی نەبێت و داوا لەو ڕێکخراوانە بکرێت کە خۆیان بیکەن بە شێڵتەرێک چکە ئێمە پرۆپۆزەڵی شێڵتەرمان پێشکەشی شارەوانی سلێمانی کردوتومان ئەبێ شێڵتەر ئەم مەرجانەی یابێت ئەگەر ئەم مەرجانیتیان بێت دوجار پرۆژەکە کارگوزاریش لە راپۆرتەکەی باسی کرد بابەتی ئیدارەدان زۆر قورسە ینی ئێمە ینی من بۆ خۆم مامۆستام لە زانکۆی سلێمانی ئەگەر ئەو شێڵتەرە بکرێتەوە من ئەبێ تەفەڕوق بۆ لایەکیان بکەن ینی کە لە ڕاستیە ینی ئەم ئیشە ژۆک و خۆبەخشی ڕەنگە زۆر قورس بێ ئیدارەدانی شێڵتەرێکی 5.2 کە چەند هزار سەگێکی تایەوە دوجار بەڕاستی ئەگەر ئێمە شێڵتەریش دروست بکەین دوجار هەر ئەبێ بینەوە سەر ئەم حلە چونکە تۆ حساب کە شێڵتەرێک دروست لەناو شەڵتەرەکان زۆر ینی تۆ حساب کە شێڵتەرێک دروست کراوە ئێستا بەو ژمارە زۆرە سەگی تایە یعنی نقطەیەکە بێ بیرمان بێت ئەم سەگانە هەر یەکەی لە ناوچەیەکەوە تۆ ئەیان بیت بۆچی سەگەکان شەڕ ئەەکەن لەبەرەوەی کە ناوچەکانیان تێکەڵاو ئەبێ کە سەگێک لە گەڕەکێکەوە ئەچێتە گەڕەکێکی تر سەگەکانی ئەو گەڕەکە هەموو پەلاماری ئەدەن لەبەرەوە سەگ ئاژەڵێکی حدودیە لەبەرەوە تو حساب کە هەمووی کە لە ژێڵتەرێکا کۆکەیتەوە ئیدارەدانیان ئەمە لەم لایەنەوە زۆر قورسەوە دوجار لەوێ زۆر ئەبن بۆیە لەوێ شەر ئەبێ پرۆژێتی NR-ەکە تەطبیق بکرێ دەستان خۆش بێت کاک نزار ئەگەر زۆر بە کورتی وەکو دوامین پرسیارم ئەمەوێت باس لۆ بکەین کە تا چەند ئەو شەڵتەرەی بەتەمان بیکەنەوانێ لە ئاستی پێویستدا ئەبێت بۆ ئەم سەگانە بۆ ئاژەڵە بەڕایانە بۆ ئەوەی کە بتوان ئەم دیاردەیە لە هەرمی کوردستان نهێڵن بەڵێ لە ڕاستیان من لەگەڵ قسەکانی کاک جوتیاران 100% لەبەرەوەی دروستکردنی شەڵتەرێک پێویستی بە بودجە هەیە ئەم بودجێ بە مرۆڤی خۆبەخش ناکرێ پێویستەکە هەموو ئەو مرۆڤانەی کە ئاژەڵ دۆستن کە لەگەڵ ئەوان کە ئەم سەگانە لە پەناگەیەکە پەنا بدرێن و نێڵێ مەسەلەن تووشی زیان ببن و یاخو بەرکەوتیان هەبێ لەگەڵ مرۆڤەکانە پێویستەکە حکوومەتیش بێتە سەرخەت هەروەها بەیتەرەی سلێمانی لەبەرەوەی زۆر جار ئەبینین سەجێک لە گەڕەچەکان نەخۆشە ئەمە پێویستەکە چارەسەری بۆ بکرێ بۆی نەبێ بە ئاژەڵێکی زەرمەند دەستەکانە خۆش بێت کاک جوتیارەگە زۆر بە کورتی ئەمە بزانم کە پلانی داهاتووی ئێوە چییە؟
پلانی داهاتوومان ئێمە وەکو کاکزاروتی شوێنێکمان وەرگرتووە بۆ ئەوەی کە ئەو نەشتەرگەریانی تیا بکەین ماوەیەکی کاتی دیاریکراومان بۆ دانراوە بەڕاستی کە 6 مانگەوەی من لێرەوە ینی زۆر هیوادارم ئەو ماوەیە درێژتر بکرێتەوە لەبەر ئەوەی کە ئێمە بتوانین بەڕاستی ئەو پرۆژەیە کاریگەری هەبێت وە ئەو زۆربوونی ڕێژەی سەگی بێخاوەن سنووردار بکات و بە شارەوە دیار بێت ئەوە بابەتێکی زۆر گرنگە بەردەوام بوونمان لەسەرەوە و ئەخی قسەکەمێ بیکەمەوەیە کە بەڕاستی ئەگەر ئاژەڵ دۆست بیت ئاژەڵ دۆست نەبیت لەم مەجاالە ئیشت کردبیان ئیشت نەکردبێ ئەبێت زۆر گرنگی بەم بابەتە بدەیت لەبەرەوەی کە ئەمە توندوتیژی زۆر بووە من 2 هەفتە پێش ئێستا لە گەڕێکی بەکرەجۆ کەسێک بە کۆڵانەکەی ڕۆشتوف دەمانچەی دەرێناو فیشەکێکی ناو بە سەگێکەوە ئێمە تا 12 شەو نەمانتوانی ڕزگاری بکەین ئەمەی کە لێرە ئەمە بەست نەبیڵێم دە منداڵ هاتوونەتە دەرەوە هەمووی منداڵی 10 ساڵ پۆلیەک سەیەکی سەرەتایی دوی سەرەتایی هەمووی دەستی کردووە بە گریان ئەم مناڵە ئەمە کاریگەرێکی ئێجگار گەورەی نەرێنی لەسەر سایکۆلۆژی ئەم مناڵە دروستەکە لەوانەیە یان ئەوە تا زۆر بێتاقەتیەکەوە ئەچێتە لا شعوری و لەگەڵی گەورە ئەبێ یان ئەوە تا توندوتیژی ئەکا دواتر سیرەکەی لەسەر شتێکی زۆر سادە پێوەی دەرئەکرێتەوە بۆی ئەمە بابەتی هەموو کەسێکە تکایە بەجێ مەهێڵن بۆ گروپێکی بچووکی ئاژەڵ دۆست یان ئەوە هەمومان دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ زانیاریەکانتان بەڵێ سپاس بۆ بەڕێز نزار کەمال لە پرسایی بەشی خزمەتگوزاری شارەوانی و بەڕێز جوتیار ژاژڵەیی ئەندامی ڕێکخراوی پاکۆ کابەشەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازانم دووبارە چینەوە لای پامنێرمان گۆران کابەشەیەکی ڕاستە خۆ لا پرسەکەەوە لەگەڵمان بوو گۆران فەرموو زانیارەکانت گوازەرەوە بەڵێ کۆژین سڵاوتان لێبێت هەڵبەت ئەگەر لە وێنەکاندا ببینن ئێساکە تەرمی فەرماندای لیوە مەحموود بێسەری پاشەوەی کە لە ڕێوڕسمی ئاینی بۆ تەواوکرا لە مزگەوتی بێسەریەکان لە گەڕێکی ئازادی ئێساکە وا بڕیارە ببرێتە دۆمەنزڵی خۆی لە گۆڕستانی سەلیمبەگ لە شاری سلێمانی ئەوەی کە دەبینرێت کەس و کار و خزمان دۆستان لە عەشیرەت لە بنەماڵە لە هەبەرپرسانی حزبی و حکومی لە ڕێوڕسمەکەدا ئامادەن و پێشوازیەکی گەرم لە تەرمەکەی دەکرێت بۆ بەڕێکردنی لە گۆڕستانی سەلیمبەگ هەڵبەت لێرە کەسکارێکی زۆرێ خزمان و دۆستانی هاوڕێ هۆڤاڵانێ لێرە ئەم کاتت باش براگیان ئەگەر قسەیەکتان هەبێ لەسەر خوا لێ خۆش بوو لیوا فەرماندە مەحموود بێسەری قسەیەکتان هەموو خزمێ هەموو هاوڕێ هەموو کەسایەتیەک یاخوا بەخێر بسم الله الرحمن الرحیم إنا لله وإنا إليه راجعون پاش ڕازبوون ئەمە قەدەری خودای گەورە ئەم تێکۆشەر و پێشمەرگەمان دوونە ناسا کە یەکێ بۆ لە ئەندامانی عەشرەتەکەمان عەشرەتی بێسەری ئێمە جێشانازیە بۆ ئێمە نەگەر بۆ ئێمە بۆ هەموو هەڤاڵان و دۆستان و هاوڕێ خەباتەکانی و شاری سلێمانی بە تایبەتی و پێشمەرگەیەکی دەست و دەم و دایان پاک بووە پێشمەرگەیە بۆ جێشانازی بۆ برادەرەکانی بۆ عەشرەتەکەی بۆ هەموو ئەو دۆست و خزم و برادرانەی کە ناسیوانە و تێکەڵیان بووە پیاوێکی بەوەفا پیاوێکی بە ئەمەک پیاوێکی دایان پاک و دەستپاک پیاە بۆ بە ماندووی خۆی پێگەیوە پیاە بووە کە جێگەی شانازیە بۆ هەر کەسێکە ڕۆژە لە ڕۆژان ناسی بێت و مەرحەبایەکی بووە لەگەڵیا ئێمە لە چارچەوەی بەرپرسیارەتەکەیدا ئەوەندا گەدابن بەرپرسێکی دڵسۆز و سەرڕاست بووە بۆ خزمان و کەسوکار و بۆ عەشیرەتەکەی ئێوە شەرباماشی ئەو سیفاتە جوانانەی هەرە بێگومان هەچەنە دڵسۆز بوو بۆ بنەماڵەی ماڵی مام جەلال ئەو نە دڵسۆز بووە بۆ کەسوکارەکەی بۆ سەنگەرەکانی بۆ ئەو برادرانەی کە ناسیوانە دایم دەستی هاوکاری پێوان بۆ دایم لە پرسەکانە لە هاوخەمیان بووە لە خۆشی و ناخۆشییان لەگەڵ خەڵکا بووە پیاوێکی سادە بووە پیاە بووە سیفەتێکی تیا بووە کەم هەیە لە مەسوولەکان و لە بەرپرسەکانە کە ئەو سیفەتە جوانانە هەبێ پیاەکە بووە جێگەی شانازی بووە ئێمەش داواکاین لە خوای گەورەکە خواست زای بە خێری هەموو دۆست و هەڤاڵ و عەشرەتەکەی و بداتەوە شوێنی کاک مەحموود ئیشەڵا بەهشتی بەنی بێت زۆر سپاسی هەموو ئەو کەسانە دەکەین کە بە لێپرسینەوە لە خەسەخانە دکتۆرە بەڕێزەکان ئەو براو خۆشەویستانەی کە لە خەسەخانە هاوکاریان کردوین زۆر سپاسی ئەوەش دەکەین بەخێرمێن سەر چاوم بەڵێ ئەوەی کە دەبیندرێت خزمان و دۆستان هاوڕێ و هەڤاڵەکانی پەرۆشن لە بۆ ماڵاوایکردن و گیان لە دەزانی ئەم فەرماندەیە ئەم تێکۆشەرە ئەم پیاوە سەرڕاستە ئەم پیاوە داوێن پاکە ئەم بەرپرسە دڵسۆزە هەم بۆ یەکێتی هەم بۆ ڕێبازەکەی سەرۆک مام جەلال و هەم کادر و پێشمەرگە و فەرماندەیەکی
خۆنەویست بووە و هەر فەرماندەیەکی بە ئەمەک بووە بۆیە ئەوەی کە ئەمڕۆ دەبیندرێت ئەو هەموو خەڵکی کە لە دوای تەرمەکەی و بەڕێ دەکرێت بۆ گۆڕستان ئەمە بەڵگەیەکی ترە سەلمێنەرێکی ترە لەسەرەوەی کە ئەم فەرماندە و تێکۆشەرە کە کەسێکی خۆنەویست بووە کەسێک خۆشەویست بۆ ناو هاوڕێ و هەواڵەکانی بۆیە ئەمڕۆ ئەوەی تەکید دەکرێتەوە گوێبیستی خەڵکی دەبین لەسەرەوە کە کەسێکی دڵسۆز بووە و پێشمەرگەیەکی قارەمان بووە و خزم دۆست بووە و کەسێکی تا بڵێ ئەوە بووە کە هەمیشە تەکیدی کرۆتەوە کە درێژە پێدەی ڕێباز سەرۆکمان جەلال بووە بۆ پێی کە خۆشی فەرماندەی لیوای سکرتارەتی سەرۆکمان جەلال بووە لە ماوەی کارکردنی و ئەو بەرپرسیارەتی کە هەیە بەرپرسێکی دڵسۆز بووە و کەسێکی سەرڕاستیش بووە ئەگەر وێنەکان خۆی بۆ خۆی بەڵگەیەکی ترە لەسەر خۆشەویستی ئەم هەڤاڵە ئەم فەرماندەی ئەم تێکۆشەرە کە چەند کەسێکی دڵسۆز بووە هەم بۆ ڕێبازی مام جەلال و هەم بۆ خانەوادەکەی و بۆ هەم بۆ منەماڵەکەی و هەم بۆ ئەشریتەکەی بەڵێ ئێمە بەردەوامە بی وە کەناڵی گەلی کوردستان لە ڕووماڵکردنی بەڕێوەچوونی ڕێو ڕسمی ماڵاواییکردنی فەرماندە محمود بێسەری کە بە نەخۆشی کۆرۆنا بەڵێ زۆر سپاس بۆ پامێرمان گۆران کا بە شێوەیەکی ڕاستە و خۆ لاپرسەکەەوە لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم هەروەکووتمان لا تەوەری سێماندا باس لە نەزۆکی ئەەکەیم بزانین کە نەزۆکی چییە و لە کام کەسانەدا ئەم نەخۆشیە هەیە لەمان کاتیشدا باس لەو دەکەین هۆکارەکانی دروست بوونی چێت تەمەەن و ڕەگەز کێش تا چەند کاریگەریان هەیە و چی بکرێت بۆ ئەوەی چارەسەر بکرێت هەر بۆ مەبەستەش دکتۆرە جوانی تاسەڵاح پسپۆری ژنان و منداڵ بوون و نەزۆکی باشەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمانە دکتۆریان سلااو لێبێ بەیانیت باش بێت سەرچاو سلااو لە تۆش سپاس بۆم دەرفەتە سپاس دەکەم بە خێراتیت دکتۆرە با سەرتا پێناسێک بۆ نەزۆکی بکەین زین نەزۆکی چییە؟ لە ڕاستیە نەزۆکی واتە نەتوانینی وە چ خستنەوە لە بینی بڵێن ژن و مێردەکە یان دوان کە بەیەکەوە بن هەر پیا و ژنێکە بەیەکەوە بن ئەگەر بۆ ماوەی ساڵێک بەبێ بەکارهێنانی ڕێگری لە منداڵ بوون کە ئەمەش ینی ئەڵێ لە 1950 خەڵک ژن و مرد بڵێن بناڵیان ئەبێت ئەگەر لە ماوەی ئەو ساڵەیە بەزەوەی کە ئەمێنێتەوە لە عالەما تقریبن لە 1970 کەپڵ یعنی ژن و مێردێکە بەیەکەوە بن مناڵیان نابێ ئەگەر بۆ ماوەی ساڵێک بەڕێکی بڵێن ژن و مێردەکە بخەون بەیەکەوە بەبێ بەکارهێنانی هیچ ڕێگریەک لە منداڵ بوون زۆر باشە دکتۆرە مە بزانم کە نەزۆکی جۆری هەیە بڵێ ئێمە دوو جۆر نەزۆکیمان هەیە جۆرێکمان هەیە پێوترێ نەزۆکی یەکەمی ئەوی تریان دووهەمی نەزۆکی یەکەمی ئەوەیە کە ژن و مێردەکە هەر لە بیدایەتەوە ینی ئەو بڵێن دایک و باوکە کە بیانوێ مناڵیان بێ هەر مناڵیان نابێ ینی ڕێگریش بەکار نهێنن و مناڵیان نابێ جۆری دووهەم زۆر کات ئەیبیستی دایک و باوکێک مناڵێکیان هەیە دوو مناڵیان هەیە بەڵام چەند ساڵێک دوای ئەوە منە ئیژناکرد مناڵیشیان نابێ ئەمە پێوترێ جۆری دووهەمی هەردووکی چەند ینی هۆکارێکی هەیە ئێمە بینە سەر هۆکارەکانی بڵێن نەزۆکی بڵێ عادەتەن ئێمە بێژن و پیاوەکە بەیەکەوە ببینین باشە چونکە زۆر کات خۆتەزانی کۆمەڵگەی ئێمە باس لەوەکەن کە خەتای پیاوەکەیە خەتای ژنەکە نیە بڵێ خۆی ئەنی هەمووی بەڕێژەیە ئەوە نییە بزەبت خەتای کامیان بێ ئەڵێت یەک لەسەر سێ ینی لە 130 خەتای پیاوە شتێکمان هەیە ناتوانین بڵێن خەتانە بەڵام سەبەبەکەی یعنی یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە پیاوەکە نەزۆکە هۆکارێکی ترمانەوەیە هیچ هۆکارێکی نییە یعنی لە 130 مۆزوعەکان هیچ هۆکارێکمان نییە بۆی کە ئێمە بزانین هی کامیانە ئەمە پێوترێ ئەنئەکسپلین ئینفەرتیلیتی کە کەس نازانێت هۆکارەکە کێیە سبەبەکانی تریش بڵێن لە ئەفرەتەکە خۆی بینێتەوە کاتە دکتۆرە پشکنین دەری ناخات پشکنینەکان هەموویێتەوە هیچیتیانە ئەتر کە ئێمە هیچ مشکلێکمانە بوو چونکە ئێستایی نەسەر بڵێن ڕێگاکانی پشکنینەکان بە شێوەیە ئێمە ئەزانین ینی کە سەبەبەکە هۆکارەکە کامیانە ئەگەر هیچمان بۆ دەرنەچێ ئەو کاتە پێوتر ئەنئەکسپلین ئینفەرتیلیتی بابەتەوەی باس لە هۆکارەکانی دروستبوونی نەزۆکی بکەین بزانین کە بۆ ماوەی تا چەند کاریگەری هەیە لەسەر نەزۆکی بەڵێ هۆکارەکان یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکان بڵێن کە ئێمە ئەیان بینین بەیەکەوە ژنەکەش و پیاوەکەش بەیەکەوە ئەبینی پیاوەکە یەک فەحسی بڵێن سپێرممان لێ ئەوێت باشە ئەبێ فەحسێکی سپێرمی پێبێ بۆ یکە لە 100 یەکسەر بڵێن خەتە ینی سەبەبەکە ئەگەر ئەو بێ ئیتر ناڕۆین بۆ شتی تر ئەگەر سەبەبەکە پیاوەکە نەبێ بێتەوە بڵێن نۆرمەڵە ئەو کاتە ئیتر تاوە ئەچینە سەر بڵێن ئافرەتەکانمەکە بەڵێ ئەچینە سەر خانمەکە فحوساتی بۆ نێرین تەحالیلی بۆ نێرین بۆ خانمەکە ئەوەش لە شێوەی لە چەندانەیەکە خۆی بینێتەوە یەکێکمان هەیە بڵێن یەکەم جارە نێرین بۆ فحوساتی هۆرمۆنات جارێ مهمترین شت بۆ
خانم کە بیەوێ بڵێن حامیلە بێ ینی بێ منداڵی هەبێ و سکی هەبێ ئەوەی بڵێن سووری مانگانی ڕێکە مهمترین سەبەبی ئێمە سووری مانگانێ کە سووری مانگانی هەبوو کەواتە هێلکەی هەیە کە هێلکەی هەبوو کەواتە ئەتوانێم هێلکەی ئەم هێلکەی ئەپیتێنرێ ئێمە ینی شەکانمان لەو ڕێڕەوەیە خۆی ئەبینێت کاتە تێکچوونی هۆرمۆنات کاریگەری بڵێ تێکچوونی هۆرمۆناتی بۆ نێرین فەحسێک لە ڕۆژی دوانزەمین ڕۆژی سووری مانگانەکە سۆنەرێکی بۆ نێری بزانین هێلکەی هەیە باشە فەحسێکمان هەیە لە 21ەم ڕۆژە ئەویژەوەی بزانین ئەو هێلکێ دابەزیوە پێشتر فەحسمان هەیە ئەگەر ئەمانە هەمووی طبیعی بوو فەحسێکمان هەیە هەم بە شێوەی ئەشیع ئەگیرێ هەمیش لە عملیاتە ئەتوانین بیکەین ئەوی ژەوەی کە سێری ناو ڕەحم و سێری بۆریەکانی ڕەحمەکەین بزانین ئەگەر گیرا بێ یاننا لەم مجموعەیە شتێکی ترمان هەیە ئەویش مشکلەی هێلکەدانە کە پێوترێت تەکەیوسی هێلکەدان PCOS پێڵەن لە ناو خەڵکە ئێستا تقریبن باوە زۆر کەس ئەوەی هەیە ینی کچی گەنجیت ئەم نەخۆشییان هەیە ئەمەش هەر هەمان شێوە بە شێوەی ئەوەی بڵێن سووری مانگانیان تێگەچێ مووەکانیان زێ ئەکا خاستن و لەو شوێنانی کە لە پیاوە بڵێ کە لە شوێنی پیاوایە بۆ نمونە لە ڕیشە لە منطقەیە زۆرە بێ لەگەڵیشە بە سۆنەرێتەوە ئەڵێ ئەم کەیسە بڵێن هێلکەی زۆر وردی هەیە کە پێوترە PCOS زۆر باشە دکتۆرە مێ بزانم کە تەمەەن تا چەند کاریگەری هەیە تەمەنی ژێکێکە لە کاریگەریەکان تەمان ئێمە خۆمان هەمومان نەزانین باشترین تەمەن بۆ مناڵبوون 25 بۆ 35 بەڵام لە سەروی 35ەوە خەڵکیەت پێتاڵێ ئەڵێ دکتۆرە ئەمە حاملە بم تۆ ناتوانانی پێی بڵێ حاملە نابی چونکە ئێمە هەتاوەکو چلو دوو ڕێگە ئەین بە خەڵک حاملە بێ باشە لە دوای ئەوە پێڵێن بە هیچ شێوێ باش نییە بۆ تۆ لە دوای چلەوە خەتەرە بەس خەڵکەی لە چلویە کازەواجەکە ناتوانانی پێی بڵێ تۆ ئەخیر چانسە لە حیاتا بەکارمەهێنە هەتا چلو دووش چانسی عینێ بەس لە دوای ئەوەوە ینی نسحەتی هیچ دایکە ناکەین کە حاملە بێ بەس لە سەر و 35ەوە تەبانەوەش کاریگەری هەیە لەسەری بەڵێ دکتۆرە مێ بزانم کە زیادبوونی کێش تا چەند کاری زیادبوونی کێشیش بڵێ زیادبوونی کێش لەو نەخۆشی کە بۆم باس کردی لە PCOS زیاتر خۆی بینێتەوە ئەگەر نەخۆشەکە بەس کێشی زیاد بێ ئەو کاتە توانین پێی بڵین کێشە دابەزێن ئەگەر هیچ مشکلەیەکی سووری مانگانی نەبێ هیچ مشکلەیەکی بڵین هێلکەدانی نەبێ ئەو کاتە پێڵێن بەس کێشە دابەزێنە بەس ئەگەر زیادی یعنی کێشیشی زیاد بێ و PCOSیش بێ لەگەڵیا هێلکەدانەکانی کیس دروستکە ئەو کاتە ئەوە مشکلێکی گەورەمان بۆ دروستەکە کە مهمترین فاکتەریەوەیە کە بە کێشی دابەزێنێ ئەجا دەست بکەین بە عیلاج لەگەڵیا دکتۆرە هیچ هۆکارێکی تر هەیە کە بێتە هۆکاری دروستبوونی نەزۆکی هەر لەوانەیە خۆی ئەبینێتەوە کە بۆم باس کردی یعنی ئیتر ئێمە بڵێن فەحسی بۆ ئەنێرین بۆ هەردووکیان ئیتر یا پیاوەکەی ئەگەر پیاوەکە هاتەوە سپێرمەکەی ئەبنۆرمەڵ بواتە فەحسەکەی دەرچوو سپێرمەکەی تەواو نییە بۆ عنی سپێرمی ئەوەی نییە کە بتوانێت هێلکە بپیتێنێ ئەو کاتێ نێرین بۆ لای پسپۆری تایبەتی ئەگەر خانمەکەش دەرچوو ئەوە لە هەر ستێپێکە دەرچوو بۆ ئێمە کە یەکێک لە سەبەبەکانی ئەوەیە بەپی ئەو سەبەبە چارەسەری بۆکەین کە ئێستاینە سەر ڕێگاکانی چارەسەری دکتۆرە وەکەزانین کە هەموو نەخۆشیەکان نیشانەیان هەیە ئەمە بزانم کە هیچ نیشانێک هەیە وەکو نەخۆشیەک بۆ بوونی ئەم نەخۆشیەکە نەزۆکە ئەو کەسە ناتوانێتتر منداڵی ببێت ئەتوانین بڵێ ئەمە وەکو ئەو نیشانەی نییە نیشانەکەی تەنها ئەوەیە ژن و پیاوێک خانمێک و بڵێن مێردەکەی یان یەنەلات ئەڵێ دکتۆرە من ئیژ ناکەم سکم نابێت یعنی تەنها نیشانەکەی ئەوەیە ئیتر ئەو لەوە دەست پێکە خەڵک هەیە بۆ نمونە زەواجەکە ساڵێک دوان 6 ئیتر فترەیەک مهمەوەی فترەیەکی زەمەنی منعەکە نازانێت کە مشکلەیەکی هەیەیانەتی هەر یەکسەر قەراری ئەوەیە ئەڵێ من مناڵم بۆ نمونە گەنجم مێردەکەم مناڵە زۆرفم تەواونی ئیتر شتێکە بۆ ئەهێنێت یعنی شتێک لە حیاتیا هەیە کە ڕێگر بێ لەوەی کە بڵێن ببێ بە دایک و باوک دای ئەنێن دوایی کەیەت بۆ لای تۆ ئەنج ئەو کاتە پێی ئەزانێ کە من ئەشکێنێ و کە سەیرەکات سەرای زەواج پێویست ناکامانە بۆی کە نەبێتە هۆکاری دروستبوونی نەزۆکی یەک شت با پێ بڵم ئێمە وەکو دکتۆری ژنان و مناڵبوون نەسیحەتی کەس ناکەین کە زەواجی کرد بۆ نمونە مەنعکە کێتەلات ئەگەر پێت بێتەلات بڵێ دکتۆرە مەنعکەم من پێیانە مەنع مەکە بەس خەڵک بە پێی زروفی خۆی قەرار ئەیە باشە بڵێن یەکێک هەیە تە لە بجامعێ یەکێکەیە بڵێن بارەی دارایی تەواونی چونکە خۆتە زانین بە بۆی ئەم زروفی ئەمڕۆ خەڵک پێیتە پەرە بێ تۆزێ قورسە لەسەر حیاتی خەڵک قەرار بێ بەس ئیتر ئەو خۆی قەراری ئەوە یاوە بەس دوای ئەگەر تووشی هەر مشکلێ بوو کاتە تۆ چارەسەرەکەی بۆکەی بێکمان دکتۆرە زۆر کەس هەیە کە زەواج ئەکا تاوەکو 7 ساڵ تا 12 ساڵ
منداڵی نابێت هۆکاری ئەمە بۆ چیەگەڕێتەوە دواتر ئیتر منداڵیان نەبێت بڵێ وایە ئەمەش هەر وەکو پێم وتی بە نزۆکی یەکەمی حسابە واتە هەر لە بدایەتەوە مناڵیان نەبووە بەس یعنی ئەوەش لەمای ئەو بۆ 12 ساڵەیە تەکید ئەچێتە لای دکتۆر تەکید چەنەها فەحسە هەیە ئەیکا ئەگەر دەرچوو بۆ نمونە زۆر کەس هەیە یەت بۆ مناڵە دکتۆرە چەند ساڵ منعم کردو دوای من ئەم شکانەوە چەند ساڵ مناڵم نەبووە دکتۆرم زۆر کردووە بەڵام وازم هێنا کە ئەوەیە کە ئەگەیتە سەرەوەی کە بڵێمە ئەنئەکسپلین ئینفێرتیلیتی یعنی سپێرمی پیاوەکە تەواوە دایکەکەیەتەوە هێلکە هەموو مانگە هەیەی هێلکەکە زۆر باشە بۆ پیتاندن حەجمەکەشی باشە اینجا بۆریەکانیشی نەگیرە یعنی هیچ مشکلەیەکمان نییە ناوڕەحمیشی هیچ مشکلەیەکی نییە کە ئێمە گەشتینە ئەو قەنەعاتێک کە ئێمە بڵین بۆ نمونە خانمەکەش و مێردەکەشی هیچ مشکلەیان نییە ئەو کاتە پێڵێن ئەمە سەبەبی نییە اینجا کە سەبەبی نەبوو ئیترەوە تا یان ئەو هەر بەردەوام ئەبێن لەسەر عیلاج وەرگرتن یا جاری وای وازێنە تااقەتێکێ ئەڵێ ساڵێک و دوانوسیان کە ئەڕوات و فترێکی زۆر یەکێک لە مهمترین فاکتەرەکانەوەی کە نابێ سترێس بێ ئەبێ ئەو دایک و باوکە حياتیان یعنی شتێکی پێوترە چنجین لایفستایل طبعا چنجین لایفستایل زۆر مهمە بۆ دایکەکەش و بۆ باوکەکەش بزداد بۆ باوکەکە باشەوەیەکێکە لە ڕێگاکانی چارەسەرەکەمان ئەویش بۆچی لەبەرەوەی کە ئێمە پێڵێن بۆ نمونە خەڵکێک گەرە ئەکێشێ خەڵکەیە کحول ئەخواتەوە باشە هەیە زۆر ڕاضە ئەکا هەیە لە کاتی بڵێن ئیشەکەی ئەوەیە مۆزەفە کە زۆر دانیشە کۆمپیوتەرە خاتە سەر بڵێن کۆمپیوتەر لەسەر کۆشی دائنێ کە ئەمانە بە زیاتر لە پیاوانە حەمامی زۆر گەرە بۆچی لەبەری ئەمانە تۆکان ئەکوژێ تۆ باشەکانمان لە دەست ئەیە لەبەرەوە ئەوە پێویستی بەچیە چنجین لایفستایل ئەکەین یان کێشی زۆرە یەکێک لە گرنگترین هۆکارەکان کە لە بدایەت شۆ باسمان کرد کێش زۆریە کە ئەو ئەمە چییە ئێمە ئەمە ئەکەین زۆر جار بەم خطواتە بەسیتانە فەرقێکی گەورە ئەکات یعنی ریسپۆنسی ئەبێ بۆ عیلاجەکان دکتۆرە زۆر خانم هەیە کە دوو گیانیش ئەبێت بەڵام منداڵەکەی لەبار ئەچێ ئەمەش هەر بە نزۆکی حسابە ئەزانی ئێمە چۆنە نێزۆکی کە منداڵی بوو کەسکی بوو لەباری ئەچێت تەنانەت ئەوەی کە بڵێن بۆ نمونە منداڵیشی نابێ ئەینێری بۆ عیلاج ئەگاتە سەرەوەی کەیەکێکە لە ئەخیر ڕێگاکانی چارەسەر کە پێودرە IVF لە ناو خەڵکا منداڵی بلووری باوە کە ئەوەش بکات کە لەباری چوو ئیتر کە تۆ بهیمەوەی سکی بێ کە لەباری چوو نە ئەوە بە نەزۆکی حساب نییە چونکە ئێمە ئەوەنە بە نەزۆکی حسابە کە بڵێن سکی نەبێ باشە ئیتر یەکێک و دوان خەڵکێ چوار سکی کردو بۆ نمونە هەر چواری لەبار چوە باشە کەوا ئەمە هۆکاری تری هەیە بڵێ چکە لە بارچوونی ئەمە یەکێک نییە لە هۆکارەکانی نەزۆکی ئنا لە بارچوونیش ئێمە بڵێن ئەوە بابێکی ترە تەوەرێکی تری مۆزوعەکەیە هینی خۆیمان هەیە ینی لە بڵێن لە سێمانیەکەما لە سێمانی دووهەمە ئەمانە هۆکاری تری هەیە زۆر باشە دکتۆر بابینە سەر چارەسەرەکان بەگشتی بە ئەو کەسانە چین کە نەزۆکیان هەیە بەڵێ وەکو وتمان لەبەروی ئێمە دوو کەسمان لەبەردەستایە بڵێن خانمەکەش و پیاوەکەشیمان لەبەردەستایە پیاوەکە کە فەحسی سپێرمەکەمان بۆ نارد ئەگەر هاتووە بڵێن ئەوە نۆرمەڵ بوو ئەوە ئۆکەی هیچ مشکلەی نییە ئەگەر بڵێن نۆرمەڵ نەبێ ئەو کاتە ئەبێ بینێرن بۆ لای پسپۆری تایبەتی ئەو کاتە ئەبێ دووبارە کرێتەوە ئەو فەحسا و مجموعەیە شت هەیە ئەبێ بیکە باشە کە ئەوە پسپۆری تایبەتی لە شێوەی ئەوی کە پێم وتی یەکەم شت چنجین لایفستایل ینی ئەبێ لایفستایل خۆی گۆڕێ شێوازی ژیانی ئەگۆڕێ دووهەمیان ئەوەیە کە عیلاج وەرئەگرێ باشە و مجموعەیەشتی تربان هەیە لەوانەیە مجموعەیە حاڵەت هەبێ بە عملیات ڕێک بکرێتەوە باشە بە نیشتەرگەری بەزەوە پسپۆری تایبەتی خۆیان قەراری لەسەر ئەیە دوای نەتیجەکەی ئەنێرێتەوە بۆ ئێمە ئەوەی کە ڕەبتی زۆر مباشر بە ئێمەوەیە باشە ڕاستەخۆ ئەوەیە کە ئێمە خانمەکە ئیشی لەسەرەکەین خانمەکەش لە چارەسەرەکانی لە مجموعەیە بڵێن بەپێی هۆکارەکان چارەسەری بۆکەی بۆ نمونە خانمەکە گەر هاتوو PCOS بوو واتە ئەوەیە کە کیسی هێلکەدان دروستەکە ئەو کاتێمە بڵێن سێ چوار ڕێگە چارەسەرمان لە بەردەستا یەکەم ئەوەیە کە کێشی دابەزێنێ دوو ئەوەیە عیلاجی بینێ عیلاجەکانیش لە شێوەی چیای خۆی ئەگرێتەوە یەکەم بڵێن هێلکەکەی بۆ بەقوتەکەین ئێمە وای لێ بکەین هێلکەیەکی ساغی هەبێ هێلکەیەکی هەبێ بە کەڵکی پیتاندن بێ باشە مهم ئەوەی ئێمە بگەێنینە ئەو مەرحەلەیە کە هێلکەیەکی هەبێ بە کەڵکی پیتاندن بێ باشە لەگەڵیشیا چی بۆکەین ئەگەر بۆ نمونە کاتی دابەزاندنی هێلکەکە طبعا خۆمان قەراری لەسەرین چونکە هێلکەکە ئەگاتە مەرحەلەی لە 12 ڕۆژی عادەیە هێلکە بڵێن گەورە ئەبێ مهمترین شت ئەوەیە بزانی ئایا سوورەکەی چەند ڕۆژە 28 ڕۆژە چونکە گەر 28 ڕۆژ بێت لە 12 لە 28 زیاتر بێ ئەو کاتە ئەبێ بڵێن سەردانی پزیشک بکە بۆی کە ئێمە ئەبێ ینی دکتۆرەکە قەراری لەسەر باشە
دکتۆر ئەمە بزانم کە منداڵی بلووری تا چەند وەکو چارەسەر بووە نەمانی نەزۆکی بەکارەهێن باشە با بۆ تاوکەم شتێکی ترمان هەیە کە ئەینێرین بۆ فەحز بڵین بۆ نمونە تیوبەکانی گیراوە هەردوو بۆری هێلکەدانی گیراوە ئەو کاتەش ئێمە توانین هەر لە کاتی فەحسەکەیە بۆیەیەک هەیە بڵین ئەیکەیتە ناو ڕەحمی دایکەکە و بەریئەیە شتێکی ترمان هەیە ئەگەر هاتو هەر ئەبنۆرماڵەتێکمان هەبێ لە ناو بڵین مناڵانە بۆ نمونە کیس هەیە گرێ هەیە باشە گۆشتی زیادە هەیە ئەمەش ئەبێ هەر بەنەشتەرگەری لا ببرێ ئەخیر جار یعنی ئیترتەوە ئەگەر ئەمانە هیچی نەبوو شتێکمان هەیە پێوترێ ئایUI ئینترایوتران ئینسیمینیشن یعنی چی یعنی ئێمە سپێرمی باوکەکە وەرەگرین لە مختبەرە باشە لە کاتی ئەوەی بەس دیاریمان کردووە هەنی کە دایکەکە بڵین هێلکی هەیە دا ئەبەزێ لەژێر بڵین سۆنەرە ئەیکەینە ناو بە دەرزێکی تایبەتی ئەکرێتە ناو منداڵانی دایکەکە زۆر باشە دکتۆرەمە تا چەند جار ئەتوانێت و کەسە ئەنجامی بدات تا 6 جار هەتا 6 مانگ لەسەر یەکتری لە هەمە چاودێری هەردووکیانەکەی چاودێری دایکەکەش و باوکەکەش ینی بەیەکەوە ئەیکی لەژێر کاریگەری سۆنەرە هەتا 6 جار ئەتوانی دووبارەی کەیتەوە بەڵێ ئەمە بڵین تەکلیفەکەی کەمترە و هینیشی کەمترە مزعفاتیشی کەمترە باشە ئەماکەین پێش ئەوەی قراری ئەخیر شتێکی ترمان هەیە ئەوە ئەخیر چارەسەر کە پێوتر ئەسیستد ڕپرۆدەکتیف تەکنیک یعنی لە چیا خۆی بینێتەوە ئەتوانین بڵین مناڵی بلووری بەس مناڵی بلووری دوونەوەمان هەیە IVF مان هەیە ICSI مان هەیە IVFەکەەوە ئینڤێترۆ فەرتیلایزیشنە پێی جۆری نەزۆکیەکە ئەگۆڕێ ئەمە بڵێ ICSI-کە ئەوە یەکسەر یعنی ڕاستە و خۆ یەک سپێرم بە دەرزی ئەکرێتە ناو سایتۆپلازمی خانەی هێلکەکەەوە ئەوە زیاتر بۆ نەزۆکی بڵین پیاوان بەکاری ئەهێنین کەیتر ئەگەر هیچ حلێکمان نەمێنێ ئەوە زۆر دقیقە ینی ئەوە لە IVFەکەش لە بلووریەکەش دقیقترە باشە بلووریەکەش بە هەمان شێوە هەر تۆوی دایکەکە تۆوی ئەفۆ باوکەکە لەگەڵ هێلکی دایکەکە هەردووکی وەرئەگیرێت و لە دەرەو ئەپیتێنرێ دوای ئەگوێزرێتەوە بۆ ناو منداڵانی دایکەکە زۆر باشە دکتۆرەکو دوا ڕێنماییت بۆ ئەو کەسانی کە منداڵیان نابێت ڕێنمایی تۆ چییە؟ ڕێنمایی من تەبان ئێمە هەرکە نەخۆشی ژێتە لامان یان لە دوور و نزیک ئەزانی کە کەسێک ئاوا هەیە یەکەم شت نەسیحەتێکی ئەڵەی لە حیاتی خۆتا سترێس کەم کەرەوە چونکە سترێس ڕاستە ئەگەر ڕاستە خۆ کاریگەری نەبێ ناڕاستە خۆ کاریگەری هەیە باشە پێڵی سترێس کەم کەرەوە یعنی مەحاولە بکە میکە ڕاستە مشکلەیەکی گەورەیە ناڵم بچووکە بەس میکە بە شتێکی زۆر یەکەمی لە حیاتەوە ئەها لە هەموو کاتێکا بڵین هەر دووبارەی کاتەوە نەخۆشەکە بۆی تەسیرێکی زۆر مباشری نەبێت لەسەر حیاتی پێی ئەڵەی کە تۆ ئەگەر بۆ نمونە ئیتر باسمان کرد لە چارەسەرەکان بە پێی ئەوە بڕوە باشە و مهمترین شتیژەوەی سەردانی پزیشکی پسپۆر بکات چونکە لەوانەیە زۆر کات شتەکە زۆر بچووک بێ بەڵام ئەو کەسەکە نەزانێ مەسەلەکی چییە ئەو کاتە بە گەورە لە لای خۆی لە قەڵەمی ئەیە و بێ ئومێدیش مەبن کەس بێ ئومێد نەبێت لە مناڵ نەبوو باشە لە بەرەوەی ئیشەڵا ینی پزیشکی بەرەو پێش ئەکەوێ و هەر بەرەو پێشیش کەوتووە باش ئەتوانین ئیشەڵا چارەسەری بدۆزینەوە بۆ هەموو کەسێک ئیتر بە پێی تواناو ئەوەی کە خی گەورە بهێوێ ئیشەڵا ئەکرێ بۆ هەموو کەسێک لەستا خۆش سپاس دکتۆرە سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ دکتۆرە جوانی تاسەڵاح پسپۆری ژنان و منداڵبوون و نەزۆکی کابەشەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بەڵازان تاوای بڕگە بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تاسبینێ شاد و کامەران بوون.